خۆشەویستان سڵاوتان لێبێ دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان تایبەتە بە ڕۆژی جیهانی سڵاوکردن. ئێمە هەم لە ڕووی ئاینی ئیسلامەوە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە سڵاوکردن، هەم لە ڕووی لایەنی کۆمەڵایەتیەکەوە بۆ بێزبوونی لایەنی کۆمەڵایەتێکە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، هەل لە ڕووی دابوونەریت و کەلتوری خۆمانەوە، هەل لە باو باپیرانمانەوە بە ناسرا و نەناسرا و سەلام عەلەیکوم سڵاوت لێبێ. بۆیە ئەمە وای کردبوو کە خۆشەویستی و کۆمەڵایەتی و دابوونەریت و کەلتورێکی جوانمان هەبێت. کام ڕۆژەش دیاریکراوە بێگومان تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام ئەوەی کە گرنگە بابزانی هەندێک جار ئێمە ئەبینین دوور و نزیک مناڵەکانمان سڵاو نازانن، بۆ کۆمەڵێ بابەتی تر سڵاو لە یەکترەکان. ئێمە بێت تا چەند وەکو گەورەکان، وەکو خێزان، وەکو مامۆسایانی ئاینی، وەکو مامۆسایان لە ناو خوێندنگاکانە کۆمەڵێ بابەتەیە پەیوەستە بە دابوونەریتەوە، پەیوەستە بە ئاینەکەمانەوە، ئەبێ پارێزگاری لێ بکەین. کەواتە بزانین سڵاوکردن چەند گرنگی و تایبەتمەندی هەیە. بۆیە من بە گرنگمان زانی ئێمەش ئەمڕۆ مامۆسایەکی ئاینی زۆر بەڕێز لەلامان بێ، ئەویش مامۆسا عیرفان پایەقە، وەکو مامۆسای ئاینی کە بزانین لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە ڕووی لایەنی کۆمەڵایەتیەوە سڵاوکردن گرنگی و تایبەتمەندی خۆی لە چی ئابینێتەوە. مامۆسا گیان زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ تۆ کاکە سەرکۆل، بۆ بەڕێست و برادرانش کە پێمانەوە ماندووە. زۆر سپاس بەنای ئەوانیشەوە سپاس. مامۆسا سڵاوکردن گرنگی و تایبەتمەندی بە هەلەوە دەست پێ بکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن سێری ئەکرێت. وڵات سەرەتا من حەزەکەم لەوە دەست پێکەین خۆی کە ئەفەرمی ڕۆژێکی جیهانی سڵاو نەمەگەڕێتەوە بە ساڵی 1970 کە ئومەی متحیدە ڕۆژێکیان دانا بۆ سەلامی عالەمی. ئەمەش شیعارێکە لە ژێر ئەو چەمکەیە جێ بێتەوە سڵاوکردن کە لە ساڵی 2001 جارێکی تریش تعدیلی ئەوەی تیاکرا کە چەک بێدەنگ بکرێ و دژی تونڕەوی و بەگژارچوونەوەی ئەو بابەتانە بێ. خۆی لە ڕاستیا سڵاو یەکێکە لە ناوەکانی خوا، وەکو خوا لە قورئان فەرمێت ئەسسەلام المؤمن المهیمن العەزیز الجەبار، یعنی یەکێکە لە ناوەکانی خوا. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی سەلام یەکێکە لە ناوەکانی خوا و ئێوەش پەیوەندی لەگەڵ یەک بەسن بە سەلامکردن، بە سڵاوکردن لە یەکتری. و دوعای خێریشە، تۆ دوعای خێرە بۆ بەرامبەرەکەت کەڵێی سەلام عەلەیکوم یا سڵاوت لێبێ، لەو کاتە توو کوایە بەو کەسە بڵێ یا ڕەبی لە سەلامەتیا بژیت، یعنی بەشێکە لە دوعای خێر. سیغەکە ئەوەیە. خۆی پایەی پەیوەندی بینی بەشەرەکانە زۆر گرنگە. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دایناوە بە بەشێک لە عیبادەت، بە بەشێک لە ئیمان. عەرزیان کردووی پێغەمبەری خوا ئیمانی و ئیسلامەتی چییە؟ فەرمیێت ئەوەتانێ نان بدەی بە خەڵک و سەلامیش لە خەڵک بکەی. سەلامکردن بەشێکە لە ئیمان، بەشێکە لە ئیسلامەتی. لە حەدیثێکی تراوتیان کۆکردنەوەی ئیمان لە چیایە؟ فەرمی لە سێ شتایە. یەکەم ئینسان ویژدانی بێ، کەسێکی بەزەمیر بێ. دووەم فەرمی سەلام لە ناسرا و نەناسراو بکەی، وەکو جەنابەت فەرمووت سڵاو لە ناسرا و نەناسراو بکەی، هەر کەسێک پێ بکەی پێگەیشت سڵاوی لێ بکەیت، چونکە سڵاو مافێکی ئەو کەسێ بەسەر تۆ کە تۆ گەیشتی بە هەر کەسێ ملاقاتی هەر کەسێکت کرد، حەقی خۆیەتی کە تۆ سڵاوی لێ بکەی، نەزاهەت و پاکی خۆت بۆ ئەو کەسە بسەلمێنی. فەرمی بریتێ لە ویژدان، کۆکردنەوەی ئیمان لەم سێ شتایە: ویژدان و زەمیری ئینسان، سڵاوکردن و ڕێز بۆ خەڵک، و هەروەها ناندان بە خەڵک، بەخشین. جا خۆی سڵاوکردنیش هەر بەشێکە لە بەخشین، لە سەدەقەی تۆ بۆ بەرامبەرەکەت، داخلی ناو سەدەقەیە، داخلی عیبادەتە، داخلی ئیمانە، و بەشێکە لە بەرەکەتی ژیانی ئینسان کە ئینسان گەیشت بەر کەسێ سڵاوی لێ بکە و ڕێز و ئیحترامی خۆی پێشکەش بۆ کەسە بکە. باشە، ئەمە وەکو لایەنی دیانی ئیسلام، وەکو لایەنە کۆمەڵایەتێکە. ئێوە مامۆسایانی ئاینی ئێستا ئەمڕۆ ڕۆژی هەینیە، ئیتر لە مزگەوت هەمووی کۆبنەوە، ئیتر خەڵکەکە ئەمڕۆ گەر بە هەمووی هەر ڕۆژە و بەسەر کار و پیشەی ڕۆژانی خۆیان سەرقاڵ بێ، بەڵام ئەمڕۆ هەمویان لە مزگەوت کۆبنەوە، هەمووی سڵاو لە یەکترەکە. تا چەند سڵاوکردن وەکو لایەنە کۆمەڵایەتێکە ئەبێتە پەیوەندی باشتری کۆمەڵایەتی، خۆشەویستی زیاتری کۆمەڵایەتی. دراوسێیەتە دەرەوە سڵاو لێگەکەن و فەرمون با بچین بۆ مزگەوت، لە بازار ئاوسێیەکەن دوکانیان هەیە بێکەوە سڵاو لە یەکەکەن. ئەم وەکو لایەنی کۆمەڵایەتێکە چەند گرنگی هەیە. خۆی قسەیەک هەیە لە ناو خەڵکی خۆمانە بڵێن تیرەی جاف، ئەڵێ ئینسانی سینە ساف،
سەلام بەشێکە لە سینە سافی ئینسان، ینی کە تۆ سەلام لە بەرامبەرەکەتەکەی تەڵەن کۆڵەکەیکە لە کۆڵەکەکانی بەختەوەری، پایەکە لە پایەکانی خۆشببختی ژیانی ئینسان. کاتێککە تۆ بێکێکەکەی سڵاوی لەکەی پەیوەندێکی کۆمەڵایەتی بەهێز لەگەڵ ئەو کەسە دروستەکەی بۆ خۆشەویستە بن بەرامبەر بەیەکتری، حتاوەکو هەندێک ڕق و کینە و شت هەیە ئەم وەکو ئاو سابوون وایە ئەی شۆریێت و نایهێڵێ، واتە سڵاوکردن وەکو ئاو سابوونکردن ئینسان دەستی بە سابوون و ئاو ئەشۆرێ، ئاوە ئەو ڕقوکینە و هەندێک پرسیارات کە لە دڵ و دەرونی ئینسانە دروستە بێت لە بەرامبەر ئەو کەسەی کە لە بەرامبەرت وەستاون، ئەگە خوانە خواستە شتێکیش بێوەژە شۆرێت و نایهێڵ بۆ لەبەرەوەی شیعارێکە بۆ خۆشەویستی، بۆ دروستکردنی ڕێز و احترام، بۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی، بۆ ئاشتی کۆمەڵایەتی، ئەنی بەشێکە لە خۆشببختی ژیان. دژی ڕق و کینەیە، یعنی شتێکە مخالیفە بەو شتە ناشرینانەی کە لە ناو دڵ و دەروون و ناخی ئینسانە دروستە بێ، وەکو قەلەقی وەکو خەوف. جاری وایە تۆ ترست لە کەسێکە کە سڵاوت لێکا و ترسە ئەڕەوێتەوە، بۆ لەبەری دوعای سەلامەتی بۆ کردی وە خۆش دەبێ بەشێکبی لەو سەلامەتیە کە من سڵاوم لە تۆ کرد، یعنی تر تەکید بە من نیازپاکم بەرامبەر بە تۆ، هیچ شتێک لە ناو ناخی منە بەرامبەر بە تۆ نییە. ئینسان ئەگەر لە سڵاو مەعنا و دەلالاتی سڵاو تێبگا بەڕاستی بەشێکە لە خۆشببختی وە چەتری ئاشتی کۆمەڵایەتیە کە هەمومان کۆکات وەکو نامەیەکی مشتەرەک. ئەنی بەڕاستی سڵاو نامەیەکی مشتەرەکە، حەق وایە هەموو کەس هەستێ بەم دەورە، ینی عاملێکی خێرە بۆ پەیوەندی کۆمەڵایەتی. تۆ پێویستە جێبەجێکی من پێویستە دراوسێکت هەموو کەس وکار ئەمڕۆ کە ڕۆژی جومعە و کۆبوونەوەی خەڵکە لە مزگەوتەکانە زۆرترین سڵاو لە یەکتریاکەین و زۆرترینی خێریش ئەچنینەوە بۆ خۆمان، چونکە ئینسان کە سڵاوی کە جگەلەوەی بەرەکەتێکە بۆ ژیانی لەگەڵەوەی ژا خێرێکە چێتە سەر حساباتی بانقی قیامەتی ئەو ئینسانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کە سڵاو لە کەسێکت دەخێرت بۆ ئەنووسرێ و ئەو کەسێکی جواب بەداتەوە، ئەگەر وەکو خۆی جواب باتەوە دەی بۆ ئەنووسرێ، ئەگەر بە باشتر جواب باتەوە خێری ئەو زیاترە بێت. و سەلامکردن سنەتە، یعنی یەکێکە لەو چاکانی کە ئینسان وەکو فەزیلەت پێی هەڵەسن، بەڵام وەڵام دانەوەی فەرزە، ینی ئەو کەسێک کە تۆ سڵاوت لێ کردووە تازە واجبت کرد لە سەرشانی بێ وەڵامت باتەوە، یعنی نابێ خۆی لێلا بدە. کەواتە سەلامکردن پەیوەندی کۆمەڵایەتی، خۆشەویستی، احترام لە نێوان ئینسانەکانە دروستەکە و بەشێکە لە ئاشتی کۆمەڵایەتی، بەشێکە لە پەیوەندی کۆمەڵایەتی و فەرهەنگێکی کوردەواری خۆمانە و ئێمە وەکو خۆمان وەکو میلەتی کورد زۆر پابند بین بەم فەرهەنگە، زۆر پابند بین بەم کولتورە، وەکو جەنابتە فەرمی بچووکەکان گەورەکان بچووکەکان پیر گەنج هەمووی خەڵک کە ئەبینی کاتی خۆی ئینسان بە فەریزەیەکی وەکو نوێژ و ڕۆژ و سەیرە کرد بگات بەر کەسێ سڵاوی لێ بکە، بەڵام بەو معناش کەلیمەی سڵاوە نەک حتا ئیشارەتیش باش نییە تۆ ئیشارەتەکەی بۆ یەکتری، چونکە وتنی قسەکە زیاتر بۆنی مەحەبەت و خۆشەویستی لێ. تو ئاوا دەست بۆ یەکێک بەرزەکەی تۆ ئیسلام مەنعی هەندێک شتی کردوە کە کاڵ و کرچێکی تایە، چونکە جاری وا هەیە ئەوە تعبیر بێ لەوەی لەوە چێ مەجبوری ئەو سڵاوت پێ بکەن، بەڵام کە بە گفتوگۆکە وتی بە قسەکردن وتی بە زوبان وتێ ئیتر ئیشارەتە بۆ مەحەبەت و ئەو کرچ و کاڵی و ساردی و سڕیە کە لە ناو سڵاوەکەی توا هەیە نایهێڵێ. بێگومانەوە یا بە زمانی ئەجنەبی خەڵکی ئیسە سڵاوکە هاایی و نازانم هەندێشت بەڕاستیوانە شتێکی باش نییە و دوورە لە فەرهەنگی میلی خۆمان، ئەمە فەرهەنگی نەتەوەیمان بپارێزین. بەڵێ لە ئاینێکی ئاسمانی لە ئیسلام لە ئەدیانەکان ئەم شتانە وەرگیراوە، بەڵام فەرهەنگێکی زۆر جوانە پێویستە و فەرهەنگە ون نەکرێت. کەواتەوە شکەوێتە سەر ئەرچی گەورەکان بێگومانە بلوک و جەنابتان وەکو مامۆسایانی ئاینی لە مزگەوتەکان لە مینبەرەکانەوە یانی داوە لە باوکان بکەن دایکان بکەن مناڵەکانیان با فێرکەن قەیرا لە خوێندنگەیەکە خوێنە زمانێکی جیاز، بەڵام کۆمەڵە دابوونەریتی خۆمانێ سڵاوی ژێچێکە لەو دابوونەریتانی فێری ئەو سڵاویان کەن تا چەند ئەرچی گەورەکانە چ دایک و باوک چ مامۆسایانی ئاینی بەڕێزی وەکو جەنابەت چ مامۆسایان لە ناو مەکتەبەکانە ئەم کۆمەڵە وشە جوانانە فێری مناڵەکان ماکەچ کەمە پەیوەستیشە بە کەلتورەکەمانەوە. بەڵێ وڵا کاگە سەرکۆ لە ڕاستیە ئەمە یەکێکە لە ڕەوشتە جوانەکان، یەکێکە لە بەها باڵاکان تۆی پێویستە پەروەردەی جیلەکانی خۆمان، چونکە جیلی داهاتوو حەقی هەیە لەسەر جیلی ئێستا، چونکە جیلی ئێستا جیلی داهاتوو پەروەردەیەکە، بۆیە پێویستە هەموو ئەو بەها باڵانی کەوا
تۆ مرۆڤی لەسەر پەروەردە ئەەکەی یا جیلێکی لەسەر پەروەردەکەی ئەبێ هەر لێسۆ ینی بەرنامەی بۆ کێشی تەسمیمی بەرنمەکەی بکەیت دا سڵاوکردنیش یەکێکە لەو بەها باڵانەی کە لە ناو ئینسانەکانە هەیە واجبی سەرشانی دایک و باوکە واجبی سەرشانی مامۆستای مەکتەبە چونکە ئەویش وەکو باوک و دایکی دوو هەموایە بۆ مناڵەکان بۆ نەوەکانمان و هەروەها میدیاکان و نووسەرەکان ڕۆشنبیر زۆر نووسین لەسەر ئەم بەها باڵان ئەین زۆر پێویستە قسەی زۆری لەسەر بکرێ پێویستە لەسەری زۆر بنووسرێ پێویستە ئەم شتانە زەق بکرێنەوە کە بەها و ڕەوشی باڵان پێویستە ئێمە نەوەکانمان پەروەردە بکەین لەسەر ئەم بەها باڵانە ئەگینا ونبوونی ئەم شتانە ئیتر وردەوردە ئینسان وەکو ڕۆبۆتێک لێ ئەکا ئاجا فەرهەنگی سڵاوکردن بەشێکە لە بەختەوەری و خۆشەویستی و ژیانیش بە خۆشەویستی و بەختەوەری و خۆشە بەشێکە لە ئیحتیمام کە تۆ سڵاوت کرد لە کەسێ هەموو ڕۆژێ یا بەیانیان کاڵەسی سڵاوێکی لەکەی یا تەلەفۆنێکی بۆکەی سڵاوێکی لەکەی کەواتە تۆ گرنگی بۆ کەسە ئەدێ ئەو کەسە جێگەی گرنگی تۆیە ئەو کەسەش بۆ خۆی لە بەرامبەرە محەبەتێکی قەلبی لە دڵ و دەروونەوە بۆ تۆ دروسە بێ و سەکینەتێکی داخلی پێ ئەدەی چونکە لە ڕاستیە ئارامی نەفسی بەشێکە لە بەختەوەری سڵاوکردن یەکێکە لەو سەکینەتە یەکێکە لەو ئارامیانەی کە ئینسان ئەی بەخشێ بە بەرامبەرەکەی باشە مامۆستا ئەوە سڵاوەکە کرا زۆر کاتەڵین لە کۆمەلگاکەی خۆمانە دوو جار سێ جار سەلامم لە یەکێ کردو وەڵامی نێوەمەتەوە ئیتر سەلام ناکەم با ئێمە پەیوەست نەبین بۆەوە گەورەی تۆ لەوەیە کە تۆ بەردەوام بیت بەڵێ فەعفو عەمەن زەلەمەکە ئینسان ئەبێ ئەمە تا چەند گرنگە گرنگە ئینسان شت بە بەرامبەری نەکا لەگەڵ کەسە باشە تۆ واجبی خۆ جێبەجێیەکەی ئەڵێ كل إناء يترشح بما فيه هەموو شتێک بەقەدر ئەو زەرفەیەتی کە خۆی تایەتی ئینسان خۆی با تەمسیلی خۆیکە ئیتر بەرامبەرەکە چۆن تەمسیلی خۆیەکە تۆ پێویستە واجبی خۆ جێبەجێکەی حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی بۆی جاری وا هەیە ئینسان سارد و سڕی و مشکیلە و ناڕەحەتیەک دروسە بێ فەرموویەتی تا 3 ڕۆژ ئینسان مەجالیەوەی تایە ئەگەر منعی سڵاوەکەی بکات لە بەرامبەرەکەی بۆی تر لە 3 ڕۆژە بە حەقەت ئینسان وردەوردە شیفای بۆ دێ ئینسان وردەوردە ئەتوانێت ئیتر دڵ و دەرونی سارد بێت و فێنک بێت و لەو ئێش و ئازارەی کە چوە بەدڵیا با مبادرەی ئەوە بکات سڵاو بکات لە بەرامبەرەکەی ئەو سارد و سڕی و ناڕەحەتیان نەمێنێ لە ڕاستیان ئینسان خۆی واجبی خۆی جێبەجێ بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی سەلام بکەن لە کەسێک ئەی ناسن نایناسن یا ئەو سڵاوت لێکا یا لێت ناکە تۆ واجبی خۆت وەکو خۆت جێبەجێکە ئیتر ئەویش خۆی گوناحبارە بێت چونکە ئەو فەرزە لە سەریشی وەڵامی تۆ بات کە نیدا تۆ ئەوە خۆی گوناحبارە بێت هیوادارین کە هەمومان دڵ و دەرونێشی زۆر زۆر پاکمان هەبێ و بتوانین بە دڵێکی زۆر فراوانەوە سڵاو لە یەکترکەین ئێمە سپاسی تۆکەین سەلامەتی کاگە سەرکۆ بۆ تۆ بۆ ئەو برادەرە بەڕێزانە بەناوی ئەوانیشەوە سپاس بۆ تۆ زۆر ماچەکەم لە شتان زۆر بەخێر بەڕێزم